پرسەی خواناسووریایە ئەو گەنجە 24 ساڵانەی ئێوارەی ڕۆژی پێنجشەممە لە ناو بازاڕی چەمچەمال بە دەستڕێژی گولە کوژرا. 24 کاتژمێر بەسەر ڕووداوەکە تێنەپەڕی. بەڕێوەبەرایەتی ئاسایشی ڕۆژئاوای سلێمانی دەستگیرکردنی بکوژەکەی ڕاگەیاند کە لە دانپێدانەکانیدا تۆمەتبار هۆکاری کوشتنی خواناسی بۆ جیاوازی بیرروڕای ئاینی گەڕاندووەتەوە. هاتوومەتە پرسەی خواناس. چاوم بە دوو برادەری نزیکی کەوت کە زیاتر لە 10 ساڵ هەڵسوکەوتیان پێکەوە بووە. هەوڵمدا جیاوازی ئەو بیرروڕا ئاینیان بۆ ڕوون بێتەوە کە خواناسی لەسەر کوژرا. برادەرەکانی خواناس بەم جۆرە دەیگێڕنەوە. منێکێ لە نزیکترین ڕەفیقەکانی بوومە، زۆر بە وردی ئاگاداری فکری ئەو بوومە، هەر شتێکی لە ڕابردووە کرد بێ ئەوە ئێستا بە شێوازێکی زۆر غەڵەت لە میدیاکانە دائەنرێتەوە. ئەم کوڕە بەهۆی ئێمە هیچ کەسێکمان کێشەمان لەگەڵ دینا نییە، ئەویش کێشەی لەگەڵ دینا نەبووە، کێشەی لەگەڵ ئەوەیە بووە کە تۆ بە ناوی هێزێکی ئیسلامی تونڕەوە کە من ناڵێم مسلمان ناڵێم ئاینی پیرۆزی ئیسلامە و ئیسلامەتە جوانی کە ئێمە لە حوجرە و مەلاکانمان فێرمانیان کرد لە کاتی خۆیان، تەنها ئەم مشکلەی لەگەڵ ئەوەیە هەبووە کە تونڕەوی بڵاو کراوەتەوە. بە هیچ جۆرە ناکرێت تۆ ئەم گەنجاگەر ڕۆژ لە ڕۆژان لە ڕابردوو شەڕەخنەیەکی گرتە بێشتێکی زبری وتوێ ناکە لەسەرمە بکوژێت، ناکە لەسەرمە لێدان بدرێت، ئەگەر شتێکی کردو توانرێت بە گفتووە لەگەڵ ئێمە هەر لە مێژووی ئیسلامە بینین کە چەندەها کەسە لە دین هەڵگەڕاونەتەوە بە 7 ساڵ و بە 10 ساڵ گفتوگویان لەگەڵا کراوە. ئەم کشتە لەبەر زۆری نەبووە، لە زەختی لە کراوە هەڵبگەڕێتەوە، ئایا شتەکە ڕەبتی بە مادی هەبووە و دواتر ئەم گەنجە لە چەند ساڵی ڕابردووە گەنجی تۆزە تووڕە بووە بەبەوەی هۆکاری مادیە. من هەموو کاتی قسەمانە کرد پێکەوە ئەمە کاکە خواناس تۆ هۆکار مادیەکەوە تووڕە بوویتە کەوا هەنێ بابەت هەیە ئەوی ڕوژێنی بەڕاستی ئێوە وایە ڕاستەکەی بەڵامێتر چی بکەم لەم کۆمەڵگایە. باوکو کە سوکاری خواناس بە گرنگیەوە دەڕواننە ڕۆڵی دەستگا ئەمنیەکان بۆ ئاشکراکردنی بکوژی کوڕەکەیان جەخت لە جێبەجێکردنی یاسا دەکەنەوە و دەشڵێن هیچ کێشەیەکی تریان لەگەڵ کە سوکاری تۆمەتبارەکە و کەسی تریشدا نییە. نزیکی 45 ساڵ لەم ناوچەی ئێمە ئەژین کێشەمان نەبووە، لەمە دوات کێشەمان نابێت چکە تاوانبار دەزگیر کراوە و ئەبێ یاسا ڕێڕی خۆی بگرێت هەتا بۆ یاسا سەروەر بێت و سەر هەمومانەوە بێت. قسەی لێدوانی جیاواز ئەکرێت ئەوە هەر کەناڵ و هەر شوێن و هەر پەیجێک بە پێی بەرژەوەندی خۆی دیارە لێکدانەوە شرۆڤەی بۆ کات، بەڵام ئەوەی کە ڕاستیەکەی لای ئێمەوەیە ئێمە کێشەمان لەگە کەسان نەبووە. بە پێی ڕاگەاندراوی بەڕێوەبەرایەتی ئاسایشی ڕۆژئاوای سلێمانی تۆمەتباری کوشتنی خواناس تەمەنی 28 ساڵە و خەڵکی چەمچەماڵە. بە پێی مادەی 406 بە بڕیاری دادوەری لێکۆڵینەوە ڕاگیراوە و لێکۆڵینەوە لەگەڵیدا بەردەوامە. ئاسۆ ئەحمەد، کورسات نیوز، چەمچەماڵ.